کۆمەڵەی قوربانیانی کیمیاباران هەڵەبجە و کۆمپانیایەکی وڵاتی ئێران بە مەبەستی کاراسانی بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی کیمیاباران لە وڵاتی ئێران گرێبەستێکیان واژۆ کرد. دو ساڵی ڕابردوو بینیمان هاوڵاتیەکی ئەم شارەمان کە چوو بە وڵاتی ئێران بە مەبەستی چارەسەر چ شتێکی بەسەر هات و بینیمان خێزانەکەی لەدەستدا. ئێمە ئەم عەقدەی کە کردومانە دەمانەوێت زەمانێک هەبێ هەر هاوڵاتیەک لە پارێزگای هەڵەبجەوە بۆ چارەسەر ئەچێ بە وڵاتی ئێران لە ڕێگای ئەو کۆمپانیەوە کە لێرە نووسینگی بەشێکیان لێرە ئۆفیسێکەکەنەوە زەمانیان پێدرێ هەم لە ڕووی خەرجیاتی پارەکەیان کە چەند سەرڤەکە و هەم لە ڕووی سەلامەتی زەمانەوە کە هیچ کەسێک ناتوانێت فریوی بدا و لە یەکێک لە وێزگەکانە بیخەڵەت. بەپێی ئامارەکان لە هەڵەبجە 385 بەرکەوتەی چەکی کیمیاوی هەن و تەندروستی زۆربەیان خراپە. 2 ساڵ پێش ئێستا حکوومەت بڕیاریدا 54 بەرکەوتوو ڕەوانەی ئێران بکات، بەڵام بوونی کۆرۆنا هەڵی وەشاندەوە. بحث مصدومین شیمیایی یەکێ لەو کێشانێک کە هەیە کێشە کیمیابارانە یا کێشەوانەیە کە تووشی کیمیایی بوون و دواتر ماونەتەوە کێشێکی زۆر قورسە چەندان ساڵی بەسەرا گوزارشتووە کە بەسەر ڕۆشتووە، بەڵام ئێمە وەکو خۆمان هەوڵێن کە بتوانین لەم بوارە ئیش بکەین و بتوانین ئەو کەسانی کە تووشی کیمیایی بوون یا کارەساتی کیمیاییەکان بەسەرا هاتووە بتوانین چارەسەریان وەرگرین لە ئێران. ڕۆژانە گیان لە دەستدانی بریندارانی چەکی کیمیاوی هەڵەبجە بڵاو دەبێتەوە. وەک خۆشیان دەڵێن حکوومەت لە ئاست پێشکەشکردنی چارەسەری تەندروستی بۆیان و ڕەوانەکردنیان بۆ دەرەوەی وڵات بێباک و خەمساردە و ئاوەڕیان لێ ناداتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.